الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لبرنامج رامان بيما وخزمتان بس رزامندي رب العالمين وهي وادانم ايوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. بەڵێ بەڕێزان، کاتێکەوە خوای گەورە لەو سوورەتەدا فێرمان دەکاکەوە خۆمان بدەینە پەنای ئەو لە شەڕی شەیطان، ئەو شەیطانی کەوە خوای گەورە وەسفی دەکات الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. کەواتە خوای گەورە لە بۆمان باز دەکات کەوە ئەو شەیطانی کە ئێمە خۆمان لە دەستی ئەو دەدەینە پەنای خوای گەورە سبحانه وتعالى هەم لە جنە هەم لە ئینسیشە من الجنة والناس. کەواتە پێویستە خۆت بدەی پەنای الله تعالى لە شەڕی هەموو شەیطانەکانی ئینسی و هەروەها جنی. ئیبن جوزی دەڵێ ئەگەر بگوترێ لەبەرچی مصحف و قورئانی پیرۆز بە معەویدەتەین کۆتایی پێهاتێ حیکمەت چییە؟ لە وەڵامدا دەڵێ یەکەمیان کاتێکەوە لما كان القرآن من أعظم النعم على العباد، بەڕاستی قورئانی پیرۆز لە گەورەترین نعمەتەکانە لەسەر بەندەکانی خوای گەورە و هەموو نعمەتێکیش گومانی ئەوەی لێ دەکرێتەوە خەڵکێک لە بەرامبەردا حەسوودیت پێ بە لۆیە خوای گەورە فێرمان دەکاتن کەوە کۆتایی بەو نعمەتە بین کاتێک کەوە ختمە دەکەین بەوەکەوە کوو خۆمان لە حەسوودی کەسانێک بپارێزین کە حەسوودیمان پێدەبە کە خوای گەورە قورئان پێبەخشینە بەچی استعاذە بکەین بە معەویدەتەین. و هەروەها لێرەدا لۆمان بەدیا لە خاڵش کەش باز دەکا کاتێکەوە خوای گەورە کۆتایی قورئانی پیرۆز بەو دوو سوورەتە هینایە و هەروەها لە سەرەتایەکەشی بە سوورەتی ئەلفاتحە دەستی پێکردە. طبعا عینی بابنەوە بە تەرتیبی مصحف، بە تەرتیب مصحف کە ئەویشیان تەوقیفیە لەلایەن پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەویشیان طبعا مؤەیەدە بە وحی. سەرەتایەکەی بە ئەلفاتحە دەست پێ کرد. ئێ فاتحاش پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی نە لە تەورات و نە لە ئینجیل و نە لە زەبوور و نە لە فورقانیش وەکو فاتحەدا نەبەزیە. لێیە تەماشا دەکەی ئەو قورئانە ئەو مصحفە بە سوورەتی ئەلفاتحە دەستی پێکرایەوە هیچ هاوشێوەی نییە لە کتێبەکانی دیکە و هەروە کۆتایی پێهاتێ بە ئەلمعەویدەتەین کە ئەویشیان هاوشێوەی نییە لە کتابەکانی دیکە ليجمع حسن الافتتاح والاختتام. تاوەکو ئەو مصحفە چاکترین افتتاح و سەرەتا هەیە و چاکترین ختامیشی هەیە. لێیە کە بەڕاستی دەڵێت تەماشای هەر خوتبە و هەر پەیامێک و هەر کتابێک بکە ئەسڵ وایەکەوە چاکترین بدایەت و چاکترین کۆتایی هەبی. ولله المثل الأعلى قورئانی پیرۆزیش چاکترین بدایەت کەوا سوورەتی ئەلفاتحەیە، چاکترین نهایەت و کۆتاییش كوا المعوذتين. وهروها لا خالج كجد أنه يظهر أيضا أنه لما أمر القارئ أن يفتتح قراءة بالتعوذ من الشيطان الرجيم، لا هم قراءة هم كسك قرآن في رزق خوانيته فرمان فكرة فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم. لسرت هذا فيست استعاذبك وهروها لكوتاي كشي عيني بمعوذتين كوتاي بيدتن كفعلا لسرت أو لكوتاي پێویستە خۆت بدەی پەنای الله تعالى لە شەڕی شەیطان. لە خاڵێک کەش تەماشای ئەو دوو سوورەتە بکەین معەویدەتین ئەلفەلەق و ئەنناس. لە سوورەتی ئەلفەلاق خوای گەورە فێری کردین خۆمان بدەینە پەنای ئەو بە یەک ناو لە ناو پیرۆزەکانی قل أعوذ برب الفلق، بە یەک ناو لە ناو پیرۆزەکانی ئیتر لە شەڕی من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب من شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد. لە شەڕی مەخلوقاتەکان ئەوەی شەڕیان بەگشتی پاشان لە شەڕی ئەو سێشتەی کەوا باس کرا بە یەک ناو لە ناو پیرۆزەکانی. بەڵام لە سوورەتی ئەنناس بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی الله تعالى خۆمان دەدەینە پەنای ئەو بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی الله تعالى لە شەڕی یەک شت کەوی شەڕی شەیطانە. ئەوە دووشتی لێ دەفامرێتەوە کەواتە شەڕی شەیطان زۆر خەتەرە، پێویستە بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی خوای گەورە خۆت پەنا بدەیت. و هەروەها ئەوەشی لێ دەفامرێتەوە شەڕی شەیطان لە ئەوەیەکەوە
مەترسیەکە و ترسناچەکەی لەسەر دینەکەتە بەڵام ئەوانی تر لەسەر دنیاتە خەتەریاتەکانیان لێە دین عەزیزترە لە دنیا لێ خوای گەورە فێری کردینە بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی خۆمان بپارێزین لە شەڕی ئەو شەیطانی کەوا خەتەریات ترسناچی لەسەر دینەکەمان هەیە یا ڕەبی خوای گەورە دین و دنیامان بپارێزی بە شێوەیەک کەوا بەڕوو سوپیاتی لەو دنیای دەربچین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين